دووارە سڵاوتان لێبێ بەڕێزان پێم وابێ کۆتامیوانم ئامادەیە لە ستۆدیۆ ئەویش هەستیە کە پێشکەشکاری بەرنامی بەیانی باشە بە زمانی عەرەبی جا ئەمڕۆ کوردی و عەرەبی تێکەڵەکەین ئەبزانین کوردێکەشی چۆنە ماوەیەکی زۆرە لە شاشەکە کە دەرەکەیە بە کوردی قسەی نەکردو سڵاو لێبێ هەستی و جەژنت پیرۆز بێ سڵاوت لێبێ سارە جەژنت پیرۆز بێ جەژنە پیرۆزە لە تۆ هەموو ستافی بەیانی باش و هاوڕێیانمان لە تیڤی و برادرانی کۆنتترۆل بە تایبەت و هەروەها هاوڕێیانی کامێرەمان و ڕووناکی و هەموو ستافی کەناڵی کەرکووک بێگومان وەکووتت من بە زمانی عربی بەیانی باش پێشکەشەکەم بۆیە ئەمێ بڵێم صباح الخير على سارة وصباح الخير على كل المشاهدين وأكيد عيدكم سعيد وكل عام وانتم بألف خير. انتم متعودين انه تشوفوني وانا احكي وياكم باللغه العربيه فحبيت اوجه لكم التهنئه باللغه العربيه ان شاء الله كل ايامكم سعاده وكل ايامكم فرح وان شاء الله الضحكه ما تفارق وجوهكم. كل عام وانتم بألف خير. اكيد الاعياد والمناسبات تكون حلوه اكثر ويا قناه كركوك واتصور من بدايه التغطيه اليوم اصدقائي قالوا انه عندنا خطه جديده لبرنامج صباح الخير ما بعد العيد فانتظرونا بسوالف حلوه وجميله اكيد راح تفيدكم. هێشتا هەر پێشکەشکارێکت پێوە دیارە ئەو ئەجوات پێوە دیارە والله ڕانە هاتوم لە ماڵی خۆت و میوانی دیت ساکەوەکو میوانێ دانیشتی تر بۆیە شتێکی نوێیە زۆر باشە هەستی تۆ بەجەر لەوەی کە پێشکەشکاریت تۆ بێژەری هەواڵیشیت هەواڵی عەرەبی چۆن توانی تا بەڵانسە دروستکەی لە نێوان ئادات چونکە ئادای بێژەری هەروەها پێشکەشکاری جیاوازە بەجددی بابەتی بێژەری و پێشکەشکاری خاصن پێشکەشکاری بەیانی باش زۆر جیاوازن لە یەکترەوە بەیانی باش تۆ دایما بێ دەمساوێکی گەشت هەبێ و پێکەنین و لەوانەیە بتوانانی مجاملەی بەرامبەرەکەت بکەی وەکو میوان بێ وەکو ئیترە بابەتانی کە دێتە پێشەوە بەڵام تۆ لە هەواڵە ئەبێ زۆر بەڕسمیانە دەرکەویت بابەتەکان هەندێکجار لەوانەیە بابەتی ناخۆش بێ بابەتی دڵتەزێن بێ بێت و دەمچەوت لەگەڵ ئەو بابەتەیە ڕابێهێنی چەند جارێکی کەم لەوانەیە هەندێک بابەتی دڵخۆشکەر هەبێت تۆ لە هەواڵەکە تا بیخوێنیتەوە بەدەرلەوە تۆ بێ بە زمانێکی پاک و پارا و جوان بیگەێنی بە بینەر یعنی تر بۆیە بابەتەکە زۆر ئاسان نیە بەڵام زۆریش زەحمەت و زۆر قورسیش نییە لەگەڵ ڕاهاتنە بەلانێ بتوانیت بابەتەکە هاوسەنگیەکە ڕاگریت دروستم هەر لەسەر بابەتی هاوسەنگی تۆ کەسێکی چالاکی لە ژیانی خۆتە کە بەدەر لەوەی کە بێژەر و پێشکەشکاری خوێندکاریشیت و کاری تریشت هەیە ئەمە چۆن ئەم هاوسەنگیت ڕاگرتووە واللهی ینی ئەویشیان ئاسان نییە لەبەری جگە لەوە گرنگتر ئەوەیە کە تۆ ژیانێکی تایبەتی خۆشت هەیە ینی جگە لە کاری پیشەکەت بێ یاخود خوێندنەکەت بێ یاخود هەر بابەتێکی تر بێ کاری بابەتی ماڵ و ژیانی تایبەتی خۆتەوەش لە هەمووی گرنگترە بەڵام من هەمیشە وتومە ینی وەم بزانم تەمەنم 18 ساڵ بوو یاخود 20 ساڵ بۆ ئەو قسەیەمە کرێموت هەتاکو تااقەتت هەیە هەتاکو وزت هەیە کار بکە ینی بابەتەکەەوە نییە تۆ بەدوای ئەوەی کە زۆرترین پارە کۆ بکەیتەوە نەخێر تۆ کاتم هەیە و وزەشم هەیە با بەکار کاریش شتی تازت پێ ئەناسێنێ خەڵکی تازت پێ ئەناسێنێ ئەزمونێکی نوێ ینیتر زۆر بابەت هەیە تۆ لەو کارکردنە سوودی لێبینی تر تەنهاوە نیە بڵێ بۆ بێ بەڵام وەکو کات طبعا تاکیدم بەو پرسیارم لێکەیت هاوڕێیان لە بەشی بەرنامەکان بێ هاوڕێیان بێ لە بەشی هەواڵ بێت هاوکاری ئەوە تەکەن بۆ نمونە تاقیکردنەوەت هەیە یاخود امتحانت هەیە مەجالیشەوەتە دەنێ کە تۆ بچی بەلای امتحانەکەتەوە یاخود کارێکت هەیە لە دەرەوە کارێکی لە ناکاوە یارمەتیوانەتە دەن کەواتە هاوسەنگیەکە تەنها من نیم هاوڕێیان و هاوکارانیش ئەو هاوسەنگیان بۆم پاراستووە زۆر باشە توانم ئەو پرسیارە دێ بکەم کە بەیانی باشتی بە تۆ بەخشیوەیە خۆت فێری چی کردووی واللهی مجاملە نییە بینەران بە نەڵێن مجاملەی بەرنامەکە کەم بەس بەیانی باش زۆر شتی پێم بەخشی لەبەرەوەی من لەوانەیە زۆربەی کەس بزانێت چکە لە چەند بەرنامەیەک دەرکەوتم وەکو مۆنتێری ڕادیۆی کەرکووک FM من سەرەتا مۆنتێر بووم لە ڕادیۆی کەرکووک FM یاخود دەرهێنەر بووم لەوێ بەرنامەم پێشکەشە کرد بەڵام لە بەیانی باشە تۆ جارێ فێریەوەتەکە تۆ هەموو بەیانیەکە بێت دەمچوی خۆت جوان کەیت و گەشیکەیت ئەبێ مەزاجی خۆت لە ماڵەوە تێرخە و بوویتە تێرخە و نەبوویتە کێشە و گرفتت هەبوو بەڵام کە تۆ دیتە بەردەم شاشە بینەر چاوەڕێی پێکەنینێکە لە تۆ بەرنامەی بەیانی باش سەرەتایەکی ڕۆژێک ینی بۆ نەک بۆ کەناڵ بۆ
بینەرانیش کەواتە من ئەگەر بێت و یەکەم بەرنامە بێژێر یاخود پێشکەشکارێکی دەمچاو گرژی بێزار بێن مەسەر شاشەکەەوە خۆی بۆ خۆلیانە بابەتێکی لەوانەیە ڕۆژەکەم لەوە جوان نییە دەست پێ بکە بۆ ئەوەی فێرت کردو بەیانیانە بێ بە پێکەنینەوە دەست پێ بکەیت هەروەوەشی فێرت کردو هەر ڕۆژی میوانێکت هەیە ئەزمونێکی نوێی هەیە یاخود لە بابەتێکی نوێ ئەمڕۆ دکتۆرە سبەینێ هونەرمەندە دوو سبەی دەستڕەنگینێکە کەواتە تۆ لە هەر وتە و قسەکردنێک لەگەڵ فێری شتێکی هەبیت لە قسەکانیەوە کەواتە زۆر شت هەیە لە فێربیت جگە لەو بابەتانی فیچەر و بابەتەکانی تریش لەوانەیە من لە بەرنمەکەیان بەڵام وەکو ئامادەکاری بەرنامە سارە فیچەرێکی ئامادە کردووە لەسەر بابەتێک من بیستومە بەڵام لەوانەیە زۆر زانیاریم لەسەری نەبوو بێت کە ئەی بینم و گوێ لێ ڕاگرم ئەوە شەر بۆ خۆی شتێکی نوێ و تازت فێرەکە بەدڵنیایە هەستی تۆ پلانت چییە بۆ وەرزینەوەی بەرنامی بەیانی باش ئەتەوێت چی پێشکەش بکەیت و چ پەیامێکی سەرەکیمان هەبێت ئەوەی من ئەمەوێت ئەکیدیانی تەنها ئەوەی من نییە ستاف هەمووی ئەوێت کە شتێکی نوێ و باش پێشکەشکات بە بینەرانی من لە جێی خۆمەوە قسەیەکەم بینەران ئێمە قسووریمان نەکردووە لەگەڵیانە بابەتی ڕۆژ چی بوێ ئێمە و کەسەمان هێناوە نەخۆشیەک بڵاو بوو بێتەوە کەسێکمان هێناوە باسی نەخۆشیەکەی کردو بۆی ئاگداری خۆمان بین لەو بابەتە لەناو بازاڕە چیە گوزەرێ هێناومانە باسمان کردو ینی کەواتە ئێمە زۆر شت هەیە باسمان کردووە تەنها بابەتێک هەیە کە تۆ جاروە باسێکیت بابەتی وەرزشیەکەیە کە من ئەمەوێ لە ڕێی بەرنمەکەی خۆمەوە ینی ئەوەڵقەی کە منیتیام بابەتێکی وەرزشی باز بکەم بەڵام بە شێوەیەکی نەکو قوڵ و بابەتەکە بکەم وەرزشیەکی زۆر ئەمێ هەندێک زانیاری ڕۆژ با بڵین لە شەوە چەند یاریەک ڕوویداوە یاخود لە ڕۆژانی داهاتوو چەند بابەتێکی وەرزشی هەیە تەنها لەو ڕێەوە ئەمەوەت پێ بڵم ینی پێم خۆشە زیاتر فۆکس بکرێتە سەر بابەتە وەرزشیەکان و من تاکیدم تۆ هەندێک بابەتت ئامادە کردووە نوێگەری لە وەرزی نوێە بەڵام بە وەرزشەکەشی لەگەڵا بەدڵنیایەوە هاوکارمان کردوان جشکێکێکە لە پێشکەشکارەکانی بەرنامی بەیانی باش لەگەڵەوەشە بێژەری هەواڵی وەرزشیە ئەکید ئەوێش ئەها قسەی خۆی بێت لەم بابەتەیە هەستی لە کۆساییە چ پەیامێکت هەیە پەیامی من بۆ بینەران بێت سەرەتا پەیامەکەی منەوەیە ئێوە هەمیشە چاوتان لەسەر کەرکووک بێت شتی باشتان پێشکەشەکات لەوانەیە جارجار بابەتەکە بەدڵی ئەوە نەبوو بێ بەڵام لە سەتانەوەت بەسەرەوەی بەدڵتان بووە لەبەر ئێمە وەکو کەناڵی کەرکووک هەمومان لە کەرکووکە ژێ نەزانین بینەری کەرکووک چی پێویستە و چیمان پێشکەش کردووە و هەروەها پەیامیشم ئەوەیە کە تۆ لە وەرزی نوێیە ستافی بەیانی باش لەوانەیە دەمچاوەکان وەکو خۆی بێ بەڵام ناوەڕۆکەکان زۆرە گۆڕێت شتی تازەتان پێشکەشێکە شتی نوێتان پێشکەشەکرێت من ئێستاکە بە کوردی پێتان دەڵێم بەڵام لە بەرنمەکانە بە عەرەبی ئەویش خۆی هەر نامەیەکە بۆ خەڵکی کەرکووکە ئێمە تەنها ڕووی زمانمان یاخود ڕووی قسەکانمان ناکەینە تەنها کوردەکان بەڵام عەرەب و کورد و تورکمان و هەروەها برایانی مەسیحیش چکەوە هەر نامەی یەکێتی بۆ نامەی مام جەلالیش بووە ئێمە بێ بابەتەکانمان بۆ هەموو خەڵکی کەرکووک بێت هەر بۆیە من و سارا شەمانان بە عەرەبی شتەکانتان بۆ باسەکەین و شتی باشتان بۆ باسەکەین بۆ لەمە دووە دەستخۆش بێم دووبارە جژنت پیرۆز بێم لە تۆش پیرۆز بێ و لە هەموو هاوکارانمان پیرۆز بێ و لە بینەران پیرۆز بێ بە هیواین هەموو جەژنەکانتان خۆشی بێ و هەموو ڕۆژێکیشتان جەژن بێت بەخێر هاتی سوازەوە بەڕێزان ناوبڕێک وەرئەگرین و ئەگەڕینەوە لاتان بەڵامەها بەرەو کۆتایی پرۆگرامەکە ڕۆین یەکێک لە هاوکارانمان کە ئەویش کرمانجە پێمان خۆش بوو کە ئەمڕۆ ئامادە بێت بەڵام وا دیارە کە نەیتوانی ئامادە بێت جێگەی دیارە بەڵام لێرەوە ئێمە ڕێز و سڵاومان بۆی هەیە دەستی خۆش بێت لە ماوەکانی ڕابردووە ئەویش بە هەمان شێوە قسووری نەکردووە کاری زۆر باشی کردووە سەرجەم ستافی بەیانی باشم بڕۆ میانمان بوون و هەرێکێک لە ئەوان توانیان کە قسەی خۆیان پەیامی خۆیان بگەیانن و لەگەڵەوەشە هەڵماندا تۆزێک خۆیان بناسیێنن بۆی ئێوەش بزانن و پێشکەشکارانی کە ڕۆژانە لەگەڵ ئێوەن و لە نێو ماڵەکانی ئەویان ئەخۆ ئەوان کێن و بیر و باوەڕ بۆچوونەکانی ئەوان چییە جارجار تۆزێک بیان ناسین ڕەنگە باش بێت بەڕێزان ناوبڕێکی کورتوە گەڕێنەوە لاتان